لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم شەو باس لە پێشهاتەکانی سووریاکەین. پێشهاتی زۆر خێرا لە ڕۆژی ڕۆژی ڕابردوو لە سووریا هەن ڕوودەدەن هەتا ئێستا بە دڵنیاییەوە بەردەوامن. ئەوەی هەستی پێکرێ با بڵێن جوڵەیەکی زۆر خێرایی گروپە چەکدارەکانی نزیک لە تورکایە بۆ چەند شوێنێکی دیاریکراو بۆ حەلەب بنزیکەی وێنەکە یەکلای بۆتەوە و بەشێکی زۆری ئەو پارێزگاییان کۆنتترۆل کردووە گەر هەمویان کۆنتترۆل نەکردبێ هەندێک شوێنی تایبەت بە ناوچە کوردستانیەکان و چەند شوێنێکی دیکە کە با بڵێن هێزەکانی سووریا دیموکرات لەوێش هەن با بڵێن ئەوانە ماون لە حەما لە نیو کاتژمێری پێش و یە کاتژمێری پێش و ڕاستیەکەی قسەی تازە هەیە بەوەی کە هەم ڕووچەکان هەم سوپای سووریاش لە چەند شوێنێک کشاونەتەوە و گروپە چەکدارەکان لە پێشڕەویان. ڕاستیەکەی پرسیارە سەرەکیەکە ئەمەیە کێ دنەی ئەم جوڵەی گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیاییدا. ئێمەڵین گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا بە دڵنیاییەوە کاتێکەم هێزانە جوڵاکەن کارێکی دیاری کراوەکەن تۆ پێ ئەملاولە شکت بۆ ئەنقەرە بۆ تورکیا چێ بۆی کە بە هۆکارێکی دیاریکراو بە ویستێکی دیاریکراو ئەم جوڵەیە بکە. بەڵام لە بەرامبەر ئەم جوڵانەیە بێدەنگیەکی بە نزیکەی سیر لە ساحەی سووریا ئەبینرێ نەڕژێمی سووریا هیچی پێکرێ و لە زۆرێک لەو ناوچانەی کە تا ئێستا کۆنتترۆل کراون بە نزیکەی بێشەڕیانی کشاوەتەوە و بەجێ هێشتوو گروپە چەکدارەکان چوونەتە ناوی رووسیا هەتا ئێستا هێرشەکەی ئەم ئەسرە نەبێ ئەم دوای نیوڕۆیە نەبێ لە حەلەب هێرشێکی با بڵێن بە فڕۆکەی جەنگی کردووە ئەوە نەبێ هیچی دیکە لە رووسیاوە دیار نییە تەنانەت لە حەماش لە هەندێک شوێن کشاوەتەوە. بۆیە بە دڵنیاییەوە ئەم جوڵە سەربازیە ئەم پێشڕەویەی گروپەکانی نزیک لە تورکیا پێناچێ ئۆکەیەکی دیاریکراوی زلهێزەکانی لەگەڵان نەبوو بێ جام ئۆکەی لە کێوە وەرگرتووە بلۆکی ئەم سەریا بلۆکی ئەو سەر کە دوایی بۆتان ڕوونەکەمەوە چێن کوێ و کوێ مەبەستمە ڕوون نییە چیە و چی نییە. ئەم هێرشانە ئەم جوڵانە دێنە سەر کورد یان نا عێراقیش کەوتۆتە خۆی و باز لە قایمکردنی با بڵێن سنوورەکانی خۆی ئەکا. ئێمە لە هەرێمی کوردستان ئامادەین بۆ ئەم پێشهاتانە بۆ هەر پێشهاتێکی دیاریکراو یان نا بە دڵنیاییەوە لە سەر ڕۆژاوای کوردستانیش قسەی جدی ئەم شەومانە بێ. بۆ لێکدانەوەی هەموو ئەمانە من بە سوپاسەوە دوو میوانم هەیە. کاک نیاز حامید نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە تۆرنتۆی کەنەداوە بەڕێزیان لە بە سکایپ لەگەڵمان و کاک سەرتیب جەوهەر نووسەر و شرۆڤەکاری سیاسی ئەویش لە هەولێرەوە بەسپاسەوە لەگەڵمایە. هەردوو لا بەخێر بێن کاک نیاز کاک سەرتیب هیوادارم زۆر زۆر باش بن. کاک لوتف هەیە لای ئێوە دەست پێکەم کاک نیاز زۆر بە کورتی کێ دنەی ئەم جوڵەی گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیاییاوە؟ بەڵێ پێشەکی سڵاو ڕێزم و بەڕێستان و کاک سەرتیب و هەروە بیدەرانی خۆشەویست هەیە. بەڕاستی ئەوە ینی پێویست دەکاتن بگەڕێنێت دواوە و ئەو شەڕێک کە لە 7 ئۆکتۆبەری 2023 دەستی پێکرد دژی ئیسرائیل لەوێەوە پێویستی دەکرد کە ینی ئەو زلهێزانەی کە کارکتەری سەرەکینە لە ناوچەکە پێویستی دەکرد کە سەر لە نوێ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابڕژێتەوە چونکە وەکو دیمان یعنی ئەو هێرشە کتوپڕە کە حەماس کردیە سەر ئیسرائیل دەتوانێت بڵێن ئەوە سەرەتای ئەو گۆڕانکاریە بوو چونکە لە کاتی هێرشەکەی حەماس پێدەچوو ینی ئەستەم بوو هەمیشە ینی دەوڵەتی ئیسرائیل بەو هێرشەی نەزانی بێ یا زانی بێ خۆلی بێدان کردێ بۆی ڕەوشێکی تازە بێتە گۆڕێ و بتوانێت وەکو چەند جارێکیشە نەتەنیاهو تەنانەت دوێنێش تاکیدی لەسەر گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد. دواتر ئەوەی بەسەرداهات ینی پێش ئەو گۆڕانکاری کە کرا لە 7 ئۆکتۆبەر ئەو پرۆژەی کۆریدۆری ئابووری کە لە هیندەوە دەست پێ دەکا بۆ ئیمارات و سعودیە و دوای ئیسرائیل و تێپەڕ دەبێ بۆ ئەوروپا ئەوانە هەموو هۆکار بوون
ئەو دووبەرە ئەو دوو هێلەی کە پێی دەگوترێ هێلی رووسیا چین و ئێران و هەروەها ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیلی ژناو وەکو کارکتەری ڕئیسی تێدا بوونی هەیە وای کرد ئێستا ئەو ڕۆژێکی ئێستا ئەو ڕۆدەیبینین دەتوانین بڵێن لە نیوەڕێدایە گۆڕانکاری گەورەتریش بەڕێوە دەبێتن چونکە پێمانیە ینی بۆمە دەبوەستێ گۆڕانکاری جدیتریش دێتە پێشەوە دەکرێت بڵێن ئەو محوەرانەی کە هێلی یەکەم و هێلی دووەم کە ئێستاکە لە سەر ساحەی سووریا پێشتر لە لوبنان بوو لە غەزە بوو و ئێستاکە دەبینین ڕاستەخۆ گوازراوە بۆ سووریا ئەمەش وای کرد دەوڵەتی تورکیا ینی بیر لەوە بکاتەوە کە هیچ ڕۆڵێکی نییە لەو هاوچێشانە پێویست دەکاتن ڕۆڵ بۆ خۆی پێ بکە ئەوەی دەیبینین ئێستاکە ئەو ڕۆڵەیە کە تورکیا لە پشت ئەو گروپە تیرۆریستانەی سەربەخۆیەتی و دەیەوێت گۆڕانکاری سووریا ڕۆلی هەبێتن ڕەنگە لە هەندێک خاڵ لێرە و لەوێ لەگە ئامانج و بەشەوەندەکانی ئیسرائیلیش تێک بکاتەوە ئەو جوولە و ئەو دنەدانەی کەەوە بەڕێستان باستان کرد لەگەڵ تورکیا بۆ گروپە تروریستەکان لەوانەیە لە هەندێک خاڵ بەشەوەندەکانیان تێک بکاتەوە ینی بەدڵی ئیسرائیل بێ چونکە ئیسرائیل دەیەوێ ئێران لە سووریا لاواز بێتن بوونی نەمێنێ و ینی ئاسایشی نەتەوەی خۆی بپارێزێت. باشە بەس کاک نیاز پێشەوەی با بڵێن پرسی دیکەی استراتیژیم بۆ باس بکەی ئەنی هەر ئەمەی خودی تورکیا ڕاستیەکەی پرسیارێک هێنێتە ئارا یەکەم ئێمە دوو بەرەمان هەیە ئیش لەسەر گۆڕانکاریەکەن و ئەوەی کە باس لە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئیسرائیل ئەوێ ئەمە بکە ئاکتێکی لەم شێوەی تورکیا و گروپە چەکدارەکان لە سووریا دژ بەم گۆڕانکاریە نابێت کە ئیسرائیل ئەیەوێت یعنی خۆ ئامانجە سەرەکیەکە ئەوەی ئیسرائیل ئەوێ کە دوجار جوڵەیەکی لەم شێوەیە بە زیان بۆ ویستەکەی ئیسرائیل بشکێتەوە کە تورکیا کردوێتی وەکو ئێوە باستان کرد ناکرێت دژی بێ یان ئەکرێ لە بەر هەندێک تاکتیکی دیاریکراو استراتیژەکەی خۆی لەبیر بچێ و کێشەی نەبێ لەگەڵ جوڵەیەکی لەم شێوەیە یان پرسێکی دیکە هەیە ئەگەر پێش دوو مانگ هەموو میدیاکانی تورکیا و هەروەها ناوەندە استراتیژیەکانی سەر بە تورکیا دەوڵەت بیریان لەوە کردەوە کە ئەو گۆڕانکاریانە کە گەردەبێتن دیارە لە مانجی نۆی ئەمساڵ نەتەنیاهۆ باسی ئەو گۆڕانکاریە کرد و گۆڕانکاری لە نەخشەی ناوچەکە تورکیای نیگەران کرد تورکیا ناو دەوڵەت دام و دەستگایەکان مشتۆمڕێکی زۆر هەبوو بۆەوەی کە ئەگەر بیاوێتن خۆی بپارێزن لەو گۆڕانکاریە بە دوور بێتن پێویست دەکە لە سووریاوە دەست پێ بکە سووریا ینی لە ئەو شوێنە نەرمە و ئەوەیە کە دەتوانێت لەوێڕە گۆڕانکاری لە دیدی تورکیاوە نێرێنی بۆ سەر خۆی تورکیا دروست بکە بۆیە ویستیان ینی پرۆسەی ئاشتی لەگەڵ پەکەکە و لەگەڵ بەڕێز ئۆزەلان لە ئیمرالی دەست پێ بکەن بەڵام سەری نەکرد لەبەرەوەی هەم ناکۆچی ناوخۆی ناودەوڵەت هەبوو لە بینی دوو تەوەری سەرەکی ناو دەوڵەت کە بەشێکیان ئیسلامی تۆڕەوی سیاسی و هەروە کەپە نوێنەرایی دەکە و هەروە ئەوەی کە شۆڤینی کە مەهەپە نوێنەرایەتی دەکە نەگەیشتە نەتیجە و کوردیش لەوە زۆر بە ئاگا بوو نەیویست بکەوتە ناو ئەو گەمە چەپەڵەوە چونکە دەیزانی تەکتیکە بۆ ئەوەی بتوانرێت کورد بێدەنگ بکە و سووریا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەوێ کورد ببتە نەبتە مەترسی بۆ سەر تورکیا و هەروە بۆ لەبەر ئەوە هەروەی کرد کە ئەو پرۆسەی ئاشتیە یاخود بڵێن ئەو دانوستان بستە پێش بەڵام وەکو پێشتر باسم کرد ناکۆچەکان وای کرد کە ئەمە ڕوون نەداتن بۆیە ناچار بیری لەوە کردەوە کە بۆ خۆی مداخەلە بکە
يعني ولا ما جنوة طبعا لو بدو اتجاهي شكل هم باتجاهي كرد هم باتجاهي جروب تيروريست كان اما دام ك بلام كتأجيل كرال لسوء أساسي بك بزان مسائل الريري ياخذ تولي مسألة دان وستاندن يا تكتيكي گفتگو کردن لەگەڵ کورد دەگاتە ئەو بۆ ئێستاکە دەبینین بە هەرچەندە بە کوتوپەڕی بوو بەڵام پێشتر ئامادەکاری بۆ کرابوو وەکو زۆر لە سەرچاوەکان باز لەوە دەکەن کە لە مانجی نۆوە ئەو پلانە هەبوو کە جێبەجێ بکرێت بەڵام بەدواخرا ڕوونە کاک سەرتیب دێمە لای ئێوە لە چوارچێوەی ئەم جوڵەیە ڕاستیەکەی لە ڕسمە گەورەکەی کێ ئەبینن وەکو بکەری سەرەکی لە مەدان دیارە کێ ئەجوڵەیە بەڵام بەڕاستی بۆ دۆخێکی لەم شێوەیە کە لە ناوچەکە ئەگوزەرێ پێ ناچێت جوڵەیەکی وا بەبێ کارکتەری سەرەکی هەرێمی و نێودەوڵەتی بکرێت تۆ ڕسمەکە چۆن نەبینی کاک سەرتیب؟ ئەوەی لەچەند ڕۆژی ڕابردوو ڕووی داوا دەست پێ کردووە پێ دەچێت ڕێکەوتنیی ژێربەژێری وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی شتێدا بێ ئەمریکا، رووسیا، ئیسرائیل، تورکیا و هەتا ڕژێمی سووریاشی تێدایە بەڵام لەوانە هەیە بڕیاردەرە هەیە گوێگرە ڕژێمی سووریا گوێگرە ینی جێبەجێ کار نییە و لەبەرەوەی لە دوای ئەو ڕۆژێک کە شەڕی لوبنان ڕاوسە ئیسرائیل ڕایگە ڕۆژی دواتر بوو ئەو شەڕە و میدیای جیهانی کەم فۆکەس دەخات سەر ئەو شەڕی ناو سووریا هەیە میدیای جیهانی بە شێوەیەکی گشتی دەست ئەمریکایە و بێدەنجێک هەیە هەم لەلایەن ڕژیمی سووریا هەم لەلایەن ڕووسەکان هەم ئەمریکا هەم ئیسرائیل ئەوانە بێدەنگن ڕاستیەکەی و پێدەچێت نەخشەکە ینی پێشتر کەمێک ئاماژەی پێکرا بێت بۆ نمونە ئیسرائیل باسی لەوە دەکرد نەتەنیاهۆ کە نەخشەی ناوچەکە دەگۆڕینەوە میدیای ئەمریکا بەر لە چەند ڕۆژێک بەر لە چەند هەفتەیەک باسییان لە گۆڕانکاریەکانی ناوچەکە دەکرد و باسییان لە پەلاماردان و لاوازکردی نفوزی ئێران دەکرد لە سووریا ینی ئەو شەڕی سەر لە سووریا هەیە بەپێی هەموو تەقدیراتی کە هەیە زیاتر ئیستهداف و بە ئامانزگرتنی نفوزی ئێرانە هەرچەندە ئێمە ڕاستیەکەی نازانین گۆڕانکاریەکان بەنەتیجە بەرەو کوێ دەگات حەلەب لەدەست دراوە کە ناوچێکی زۆر استراتیجیە لە سووریا و ئێستا ئەو گروپانە گروپە تیروریستەکان کە پەلاماری حەماش دەدەن ینی ئەو گروپی ئێستا کە دەستی داوت شەڕەکە جەبهەی نووسڕیناوە ئەو گروپە هەم لەلایەن بریتانیا ئەمریکا بە تیرۆریست ناسراوە هەمیش پەیوەندی لەگەڵ ئەمریکیەکان هەیە ینی ئەو دووە ناکۆکن لەلایەک ئەمریکا خۆی بە تیرۆریست ناساندونی و لە لایشکە بەشێک لەو گروپە یان چەند قیادەیەک لەو گروپە پێشتر ناسرابوون کە پەیوەندیان لەگەڵ ئەمریکیەکان هەیە بۆیە مۆزوعەکە تەنها سووریانە و پەل دەکێشێ بۆ عێراقیش لە عێراقیش ئەو گروپانی سەر بە ئێران بەتەکید ئیستهداف دەکرێن بە ئامان دەگیرێنە ماوەی داهاتوو تەوقع دەکرا لە ساڵی نوێ ئەم ئۆپراسیۆنەی کە ئێستا لە سووریا دەست پێ کردووە ئەو شەڕ ئێستا لە سووریا دەست پێ کردووە لە مانجی 2 یان ناوەڕاستی یەکی مانجی ساڵی داهاتوو دەست پێ کردووە دیارە پێش خراوە و نەتیجەکەی ڕاستیەکەی ئێمە لێمان دیار نییە ئایا ئەو شەڕ و شۆڕە دەگاتە ناوچە کوردیەکان یان ناگات ئەوەی کە ئێمە زۆر ڕوونا یان با بڵێن سەرچاوەکانی کە زانیاریان لایە کە تەحلیل دەکەن و کە نزیکن لە بڕیاردان ئەوەیە کە ئەم پەلاماردانە بۆ ڕوخاندین ڕژێمی سووریانی ڕژێمی سووریا بۆ خۆی پێخۆشە نفوزی ئێرانی لاواز بکرێت لە چەند شوێنێک بەتایبەت لە ناوچەکانی باشووری دیمەشق یان سەیدە زەینەب و لە دێرە زوور و لە حەلەبیش کە بنکەو بارەگای هەم استخباراتی هەم عسکەری هەم ئەو گروپە میلیشیانی سەر بە ئێران لێبوو و گروپە میلیشیەکانی ئێران لە سووریا زۆرن لە نێوان 6 بۆ 7 گروپ دەبن ئەو گروپانە بەشی زۆریان عێراقین و بەشییان ئەفغانین و بەشییان پاکستانین ئەوانە هەم ینی چەکدار کراون لەلایەن ئێرانیەکان و هەمیش پارەدار دەکرێن و ڕژێمی سووریا نیگەران کردوش قسەیەکیش هەیە ئەمریکا ئیسرائیل کە پەیوەندیەکانی خۆی ئاسایی دەکاتەوە لەگەڵ وڵاتانی خەلیج لە ساڵی نوێ بڕیارە ینی زۆرێک لە ئەعلانکردن لە نێوان سەلمان مەلیک سەلمانی سعودیا و سعودیا ئیسرائیل ئەعلام بکرێ پێدەچێت دەرگایەک لە سووریا بکەنەوە بەڵام مەرجی دەرگاکردنەوەکە لە سووریا ئەوەیە کە نفوزی ئێرانی لە سەر خاکی سووریا لاواز بکرێ ینی ئەوەی چێک لە مەرجەکانە و پێدەچێت دوێنێ لە سەرزاری سەرۆکی ئۆکراین
زلنسکی باس لەوە کرا کە ئەوان ئامادەن هەواڵدان لەگەڵ رووسیادا بکەن دەستبەرداری بەشێک لە خاکەکەی خۆیان من کە ئەوەی ئێستا بە ناوی ئۆکراینەوە تایبەت لە خارکیف لە بەرامبەر ئاشتی و لە بەرامبەر سەقامگیری و شەڕ ڕاگرتن. یعنی قسەی شێکە گۆڕینەوە هەیە لە نێوان ئۆکراین و سووریا، یعنی لەو دوو ناوچەیە لە نێوان ئەمریکا رووسیا. بۆیە ئەوەی کە هەمومان پێویستە بیزانین ئەوەیە کە یاریزانە سەرچەکانی سووریا رووسیا ئەمریکان و ئەوە ئینتر لەوێن ینی قوربەسەر داما و جێبەجێکارن. کورد لە سووریا لە دۆخێکی زۆر ناڕۆشنە، ینی لەوانەیە کورد ئاگداری بەشێک لەو پلانەوی، بەڵام زۆر کاریگەر نییە بۆ چونکە جاوەڵام من کاک سەرتی بە تایبەت من دواتر دێمە سەر کورد، بەڵام ئەمەی ئێوە شیتان کردەوە من لەگەڵ ئەوەی کە کاکنیازیش قسەی لەسەر کرد ڕاستیەکەی هێشتان پرسیارە لەبارەی کارکتەرە سەرەکیەکانی ئەم جوڵەیە هەردووکتان، یعنی دیارە باز لە دوو بلۆکی دیاریکراوەکەن با بڵێن ئەمریکا و رووسیا. ئەگەر رووسیا سووریای دابێ بە ئەمریکا وەکو ئەوەی کە لە ئۆکراین ئەمریکا با بڵێن بەشێکی داوە بە رووسیا، ئەمە بە نەتیجە ئەگەر ئاوە خێرا بیری لێ بکەینەوە خزمەت بە تورکیا ناکە. چۆنە تورکیا گروپێکی دیاریکراوی نزیک لە خۆی چەکداری نزیک لە خۆی بۆ جێبەجێکردنی پلانێکی ئاوا لەم شێوەیە کە پێدەچێت لە داهاتوە لە خزمەتی کووردا بێ جێبەجێ بکە؟ ئێمە نازانین ئەو شەڕ و شۆڕی ئێستا لە سووریا هەیە لە خزمەت کوردەیان نا. ڕاستیەکەی ینی شاشەکە یان ئەوەی کە ڕوودە زۆر ناڕۆشنە. ئێمە پێما وا بووکە تەنها تورکەکان یان ئەو گروپانی نزیک تورکیان دەگەڕێنەوە ئەو ناوچانەی لە 2019 بە پێی ڕێککەوتنی خەفزت تەسعید ینی کەمکردنەوەی ئالۆزی بەزیان هێشت و دەگەڕێنەوە ئەو ناوچانە کەسی دەبین ئێستا هەم حەلەبیان گرت و نزیک حەمان و ینی ناڕۆشنە. دوو تەفسیر یعنی تەفسیرێکی دیکە هەیە جگەلەوەی کە ڕێککەوت کراوە. تەفسیرەکەی کە ئەو گروپانە بە تەبیعات بە سروشت دائما ئیلتیزام بە ڕێککەوتن ناکەن، هەروەکو چۆن داعش کاتی خۆی کە دروست کرا ئیلتیزام بە ڕێککەوتن نەکرد. خۆی داعش دروست کراوە بوو، بەڵام پەلی کێشا هەستان مووسڵیان کرد هاتا نزیک بەغدا ڕۆیشتێن و دەسەڵاتداریتیان دروست کرد. ماعلم پێشتر ڕێککەوتنەکە بەپێی ئەوەی کە باز دەکرێت بەو شێوە نەبوو کە ئەوەی لە ئوردن گوایە کۆبنەوە کراوە. ئەو گروپەش کە جەبهەتە نووسڕەی ناوە ئەوانە ڕاستە لە تورکەکان هاوکاری وەردەگرنەوە بە لەسەر تورکیا حیسابن، بەڵام ئەو گروپە ئیسلامیانە عادەتەن ینی دوایەوەی کە دەستێنن دوایەوەی کە بەهێز دەبن ئیلتیزام ناکەن و پەل دەچێشن و ینی ئیلتیزام بە ڕێککەوتن ناکەن. بۆیە هیچێک لە احتیمالەکان ئەوەیە ئەگەرنا رووسیا لە سووریا بە دڵنیاییەوە پێی دەکرێت سەیتەرا و کۆنتترۆلی ئەو ناوچانە بکە کە چەکی زۆر گەورەی لێوێ هەیە، حتا باس لە چەکی با بڵێن کۆمەڵکوژیش دەکرێت. کۆمەڵکوژ بۆ معنای نا یعنی چەکی چیمیایی نا، بۆمبی گەورە و استراتیزیان و ناوچە هەیە، یعنی پێیان دەکرێت چەند بۆمبێک بتەقێن و کۆشەڕەکە ڕابگرن. بەڵام ینی وەکو باسم کرد بەڕاستی شاشەکە ناڕۆشنە هەتا دوو ڕۆژتر ڕۆ نابێتەوە. ڕوونە کاک سەرتیب دەستە خۆش بێ. کاک نیاز دێمە لای تۆ ڕاستیەکەی بە هێشتان لە ڕسمە گەورەکەیە بمێنینەوە، بەڵام وردە وردە بینە سەر کارکتەرەکانیش. ئەنی کاک سەرتی باسی لەوە کرد کە پێدەچێ یعنی ئێستا دۆخە مەیدانیەکەش بەو شێوەیە کە ئەو ناوچانەی نفوزی ئێرانی زیاتر لێیە ئەوێ ئەگیرێتە ئامانج بە ئامانج دەگیرێ و کاردانەوەیکی وای نە سووریا ئەبینین نە رووسیاش ڕاستیەکەی. و سووریا لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و دواتر بە دڵنیاییەوە وردە وردە دوای ئەو شکستانەی کە ئەیبینی و سەرکەوتنەکانی ئیسرائیل لە بینی دوو خەوسا بە دڵنیاییەوە بۆی کەس نیگەران نەبێ لێمان. سووریا خۆی لە ئێران قسە هەبوو ئەوێ خۆی لە ئێران دوور بخاتەوە و ئیتر وردە وردە دۆخە عەرەبیەکە هێورتر بکاتەوە، دۆخە هەرێمیەکە لەگەڵ وڵاتانی عەرەبی هێورتر بکاتەوە. ئەمەی ئێستا ئاگوزەرێ پێدەچێ هەر ئەوە بێ، بەڵام لە ئەخیرا ئەمەش بە دڵنیاییەوە ئۆکەی رووسیای ئەوێ. بەڵێ بەڕاستی ینی سووریا ڕژێمی سووریا ڕژێمێک نییە، ینی ئیرادی بەدەستە خۆی بی بە تەواوی لە ژێر کۆنتترۆلی ئێراندایە و بەشێشی لە ژێر کۆنتترۆلی رووسیادایە. یعنی ئەو دوو کارکتەرە ڕئیسیە سووریا بەڕێوە دەبن. ئەگەر نا ئەوانی دیکە بریتین لە حکوومەتێکی کارتۆنی سەرۆکێکی کارتۆنی هیزە دەست نەهاتوو
و تەنانەت ینی پێکنەهاتنیشی لەگەڵ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ینی بڵی کورد لەسەر ئەو ئەساسە ینی ڕێگریەکان لە ئێران و لە رووسیا بووە و ئەوان مەرجیانەوە بووە کە کورد ینی هەمیشە ئەمریکا لە ئەمریکا دوور بکرێتەوە و اینجا دانوستاندن بکرێ ینی بە هەمان شێوە ینی ئەو عقلە شۆڤینەی کە پێشتر هەیبوو بەشار بە هەمان شێوە دەی دەبڕی بەڵام لە ئەساسدا هۆکارەکە بەشار ئەسەد نبووە بەڵکو هۆکارەکە ئێران و هەروە خودی رووسیا بووە کە ئەوان لە گەمەیەکی گەورەتر لەگە ئەمریکا لە ناوچەکەدانا و دەبێ ئەوەش بەڕاستی ینی ئەو مەسلەی گۆڕانکاری کە لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا گۆڕانکاریی ینی گەورە بوو و دەوڵەتی ئیسرائیل ئەو دەمی هەستی بەوەی کرد کە ئیدی ئەوە ینی ئاسایشی نەتەوەی لەژێر مەترسیدایە و ئێرانیش بۆ ئەوەی هەروە تورکیاش جاکاک نیاز ڕاستیەکەی مادەم باسی ئێرانمانە کرد کە ویستیشە لە کوێویستە بی بەستەرەوە بە تورکیاوە بە دڵنیاییەوە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل بە دڵنیاییەوە کە بەشێکی پەیوەست بێ بە ئێران و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لاوازبوونیان نەمانیان لە سووریا بەشێکە لە ڕاستیەکەی ویستە ئیسرائیلیەکە لە دوای لوبنانی ژێکسەر ئەم با بڵین جوڵانە دەستی پێکرد بۆی ئەکرێ پێکەوە بەستنێک دروست بکەین دووبارە باسی رووسیا ئەەکەمەوە رووسیا ئەکرێ ئۆکەی بۆ نەهێشتنی یان لاوازکردنی ئێران لە سووریا بدا یان نا ئەگەر بەشێ لە ئۆکراینیا وەرگێ بیرمان بێت بڵێ ئەگەر مەسلەکە گۆڕینەوە بێ بەرژەوەندەکان بێ ڕەنگە بەڵام رووسیا ینی ئێران بە هاوبەشی ڕئیسی دادانێت چونکە زۆر هاوکار بووە لە کاتی شەڕی ئۆکراینیا ئێمە لەبیر نەکەین یعنی ئەو ڕۆکێتە بالیستیانە و هەروەها درۆنانەی کە لە دژی ئۆکراینیا بەکاری دێنە هەمووی ئێرانی بوون و ئێران ینی هەمیشە لە محافلی دەوری دیپلۆماسی و هەروەها لە سیاست پشتیوانی لە سیاستەکانی رووسیا کردووە پێوانیە رووسیاوەها زوو بە زووی دەستبەرداری بێ بەڵام ڕەنگە بیوێ لە سووریا بۆ هەژمونی خۆی هەژمونی ئێران کەم کاتەوە چکە ئێران بەڕاستی هەموو جوگە سەرچەکانی ئەمنی سەربازی ئیداری ینی هەمووی گرت بۆ دەست و هەر ئەوەش بوو ینی سووریای بەکاردەهێنا وەکو پردێک بۆ گواستەوەی چەک بۆ لوبنان بۆ لێدانی ئیسرائیل و هەروە بۆ حەماسیش کەواتە ینی ئێران بوونی ئێران هۆکارێکی سەرەکیە لە بۆ گۆڕانکاریانی کە ئێستا کە دیبینین کاک نیاز ڕاستیەکەی ئەوەی کە با بڵێن جۆرێک لە پاڵپشتی ئەم بۆچوونەشەکە هەر ئێران خۆی ڕاستیەکەی هیچ باسی تورکیا ناکە ڕوونە ئەم گروپانە نزیک لە تورکیان بەڵام ئێران کە قساکە ئەڵێ ئەمە دنەی ئەوەی من ناوم نادنە ئەڵێ ئەمە دنەدانی ئیسرائیلە هیچ شوێنێکی دیکە نییە بڵێ ڕاستە چونکە بەڕاستی ینی جەبهەت النوسرا ینی چەکێکە بۆ کرێ ینی چێ بیدادێت پێشتر لە زوو مخابراتی ئەمریکی دەستی تێدا هەبووە چەند راپۆرتێکە بۆ خۆشم چەند راپۆرتێکم هەروەک جەڕاسە کوردی ینی لە ناوەندەکانی استراتیژی کە بۆ خۆی یاسای ئەمریکی دەستی هەبووە لە ناو جەبهەت النوسرا و لە هەمان کاتیشە ینی ئیسرائیل و دەوڵەتی تورکیاش هەر یەکە بەکاری دێت چەکێکە فەنجێکە بۆ کرێ دا لەبەر ئەوە ینی دەکرێت ئێران نەیەوێتن ڕوبەڕوو بە بەرامبەر تورکیا چونکە لەبەرەوەیان بەڕاستی ئیتفاقێکیان هەبووە لە 2020 لە مانگی 5 2020 ئیتفاقە کرا کە هەر سێ سەرۆک دەستیان بەرز کردەوە و ئیتفاق کرا خۆی لە ئەساسدا و ئیتفاقە کرا کە بۆ دوو مەبەست بوو یەکیان دەرکردنی ئەمریکا لە سووریا دومیشان تارمارکردنی ئەو ستاتوی کە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەیە جاکاک نیاز ڕاستیەکەی ئەمە ئەزانم ئەتێ بەرەو چۆ بڕۆی ئەمە بە نزیکەی سەری نەگرت بۆ تورکیا سەری نەگرت باوا بڵین نە ئەمریکا لە باڕۆس کە ئەڵێن باڕۆس دیارە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەڵێن ئەمە سەری نەگردووە بە نزیکەی تورکیا ینی ئەوەی ئەفرین نەبێ هیچی تری بۆ نەچووە سەر بۆی هەیە ئەم جوڵەیەش ئەگەر وێنەکە بچووکترکەینەوە هەر تورکیای تا بێڵینەوە
بۆ ئەوە بێ دووبارە سووریا و رووسیا بێنێتەوە سەرمێزی گفتوگۆ؟ بڵێ ینی واریدە بۆی ینی بەڵام ئێستاکە ئەو ینی ئەوەندە ینی پێدرێژی کراوە ینی ئەگە بە ئەوەی ینی گشتی سیر بکەین ئەو گروپە تیرۆریستان ئەوەندە ڕۆیشتوونە ینی ئێستاکە واری دەکە دەوڵەتی تورکیا وارێ دەکە کە بە هەمان زهنێتی 2011 مامەڵە لەگە سووریا بکە ئێمە لەبیر نەکەین کە ینی ئەردۆغان دەیگوت لەو مزگەوتەی کە مزگەوتێکی بەناوبانگە ناوەکەی مەسە لەبیر نییە نوێژ دەکەین نوێژی جەژن دەکەین ینی گەیشت بۆ حاڵەتەی کە بۆ خۆی بتوانێت ینی بەرەی نووسرە و ئیخوانەکان ئەو گروپانی کەسەر بە ئیخوانی مسلمی بوون لە دیمەشق حاکم بن و وەکو چۆن ینی لە تونس پێشتریش لە مصر حاکم بوون ئەوهاش لە سووریاش حاکم بن ینی وای لێ دەکات تەماعجیل بیتن ڕاستە دەیەوێتن دانوستان کە پێش ئەوەی کە ئیسرائیل ئەوها سەرکەوتن بێنێ بەرامبەر حەماس و هەروە بەرامبەر حەزبوڵڵا ینی ئەو داخوازی زۆری دەکرد بۆەوەی کە دانوستاندن لەگە زۆر باشە کاکە سەرتیب دێمەوە لای تۆ ڕاستیەکەی هەندێک باسی کوردمان کرد بەڵام بەڕاستی ئێستا پرسیارە سەرێکیەکە بۆ هەمومانەکرێ ئەوە بێ دێتە سەر کورد دێتە سەر ڕۆژاوای کوردستان یان نا مەبەستم جوڵە مەیدانیەکەیە تۆ چۆنی ئەخوێنیتەوە ئەمە یەک دوو ڕاستیەکەی هەموو جوڵەیەک بەرامبەر بە یان بەرە و ناوچەکانی ژێردەستی هێزەکانی سووریای دیموکرات بەستراوەتەوە بە مۆقیفی ئەمریکیەوە ئەمریکا با بڵێن هەڵوێستی چییە بێ بەرگری لە چیەکە بەرگری لە کۆوەکە بێگومان ئەمریکا بەرگری لەو ناوچان دەکە کە ئێستا کوردی لێ بە ناوچەی کوردی ناسراویان ئەو ناوچانێک کە لە ژێر سایە و کۆنتترۆلی هێزەکانی سووریای دیموکراتە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی فورات بەڵام ئەو هێزانە تەنها لە ڕۆژهەڵات نین بەڵکو لە هەندێک ناوچەی دیکەش هێزیان هەیە یانی هێزی سووریا دیموکرات یان یەپەگا کە لە ناو هێزی سووریا دیموکراتە بۆ نمونە لە جەڕابلوسا لە تەل ڕەفعەتە لە حەلەبە لەو شوێنانە هەن و مشکلەیەکی ئەمریکا هەیە لە سووریا ئەویشەوەی کە هەڵوێستی ڕوون نییە بەرامبەر بە کورد هەرچەندە لەم دواییە یانیش لە دوای گیرگوفتەکانی سەرەکانی تا گرێسپی کە تورکەکان داگیریان کرد کەمێک هەڵوێستیان ڕوونتر بۆتەوە وەکو جارانی هەڵوێست ڕوونەکەیان ئەوەی تەنها باس لەو دەکەن کە بەرگری لەو ناوچان دەکەن بەڵام هەڵوێستی سیاسیان ڕوون نییە بۆ نمونە نازانین ئێمە ئەمریکا لە سووریا بۆ کورد دەیەوێت کورد حکومی زاتی هەبێ یان فیدرالی هەبێ یان سەبارەت بە ئایندەی دیمەشق ینی ئایندەی دەسەڵات لە سووریا چه هەڵوێستی چیە هەمووان چاوەڕێ ئەوە دەکەن کەوا رووسیا ئەمریکا بگەنە ڕێکەوتن بۆ خۆیان وە بەشێک لەو کێکێک کە لە سووریا دابەش دەکرێت دوای ڕوخانی ڕژێمی بەعسیان ڕژێمی ئەسەد کەم پێم وانێ بەو زوانە بێت بەرکوردیش دەکەوێت بۆ چونکە کورد هێزێکی مەدانی لەسەر عەردی گرتووە و قوربانی داوە لەو ناوچانە و ئێستا خۆی بە تەواوی جێگیر کردو سەبارەت بە شەڕی ئێستا هەیە من پێم وانیە زۆر پرۆشک ینی پرۆشی بۆ ڕۆژهەڵاتی فورات ببێ بەڵام لە دێرە زۆر کە ناوچەیەکی نزیکە لە کورد ئێرانیەکانی زۆر لێیە ئەگەر بێت و لەوێ ئەو گروپانە سەر بە ئێران لاواز بکرێن بۆ قازانجی کووردە بۆ چونکە ئەو گروپانە دنەی هێز و عشیرەتە کورد عەرەبەکانیان دەدا لە بەتایبەت شەمەر کەوتونەتە ئەو بەر ئاو ینی ئەو ینی ئەم بەردەکە لای هێزەکانی سووریای دیموکرات لەوێ چەکیان پێدەدان و پارەیان پێدان و تەشجیعیان دەکرد مەشاکیلیان بۆ دروست دەبوو پار پێرار هەیان بوو لەو ناوچانە سەبارەت بە ئایندەی کورد لە سووریا ئەمە مۆزوعێکی گرنگە و من پێم وایە ئەگەر بێت و هەرچەندە بە لاوازی دەبینم ئەگەر بێت و ئەم هێرش و پەلامارنی ئێستا بگاتە ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر سەروی هەمویانەوە رووسیا ئەمریکا و ئەوروپا بێن دووبارە دابنیشنەوە باس لە چارەسەری سووریا بکەن باس لە حکومڕانی دوای ئەسەد بکەن ئەمە گرنگە بۆ کورد و پێویستە کورد لەوێ ناو دەستور و ینی لە ئایندەی سووریا جێ بکرێتەوە هەم سنوورە جوگرافیەکەی دیاری بکرێ هەم لە ناو دەستور مافی گەلی کورد لەوێ دیاری بکرێ و حقوای کورد یانی پێداگری لەو بکەم پێم وایە پێداگریش دەکەن و ینی مۆزوعی کورد لە سووریا بێتە مۆزوعێکی جددی و بە لە بەرچاوگرتی واقعی ینی ناوچەکە بە تایبەتیش
تورکیا چونکە ئێمە نابێت لە بیری بکەین کە مۆزوعی ئەسیتانە یعنی ئەو ڕێکەوتنی ئەسیتانە و جنێف هەر شکستی خواردو هەریچ یەکیان سەر بە ڕووسەکان یەکیان سەر بە ئەمریکایە پێم وایە ئەگەر لە قۆناغی داهاتوو بڕیار بێت باس لە چارەسەری سووریا بکرێت چارەسەری بۆ معنایی یعنی دایمە چارەسەری مەبەست ئەوەی کە ڕژێمی ئێستای بەعس لە سووریا بڕوە و ڕژێمێکی دیکە و سیستمێکی دیکە بێتە کایەوە کە گەلی سووریا ئیستقرار بکە و ئەو خاکانی کەوتونەتە ژێر دەسەڵاتی تورکیا لەوێ ئینسیحاب بکە و مافی پێکاتەکان بدرێت تەنها گەلی کورد لە سووریا مافخوراو نییە پێکاتی دیکەشەیە لە سووریا مافخوراوە و گەلی کورد لە سووریا هاوشێوەی هەرێمی کوردستان کە پێشی ڕوخانی ڕژێمی بەعس چەکداری هەیە و ئیدارەیەکی هەرسەدا ئەترافی پێ نەکراوە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر قسەبێت چارەسەر کورد لاعیبێکی کاریگەر دەبێت لە مەسەلەی چارەسەری لەسەر عرض جامە قسێکی باشە ڕاستیەکەی کاک سەرتیب ئەمیز بچمەوە لای کاگنیاز بەس لای تۆمێنمەوە زۆر بە کورتی جوابم بەرەوە ئەمەی هەیە مادەم با بڵێن پێدەچێ لە چوارچێوەی گۆڕانکاریە گەورەکانی ناوچەکە بێ کە ئیتر هەندێک کارکتەری هەرێمی و نێودەوڵەتی ئاێت بیکەن دەپەڕێتەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان یان نا بە کورتی سوپاس دەکەم بۆی دواتر بچمەوە لای کاگنیاز بۆ هەرێمی کوردستان تەنها ئەوەیە کە یعنی ئەوی پەیوەندی بە هەرێمی بە ئێمەوەیە ئەو گروپانێ سەر بە ئێران لە عێراق ئەکید ئەمریکا ئیسرائیل لیان دەدات و چەند نزیک دەکەوێتەوە لە ئێمە ئەو پڕشی ئەو ئاگرا وڵی ئەوە دەبێت چاوەڕێ بکەین و بەڕەنگە خەڵکە بێت لە هەرێمی کوردستان نزیک بێت لە ئێران بەڵام من پێم وانییە تەنها لە سەرۆک و لە سەرکردە و لە سەری ئەو گروپانە دەدرێت کە لە عێراق پشتیوانی ئێران و بالمناسبە لە بەغدا ئێستا سەرۆک و سەرکردە و بەرپرسی هەموو گروپە چەکدارەکانی ئێرانی خۆیان شاردوتەوە لە قەیس خەزعەریەوە بگرە تا دەگایەتە ڕەیان و ئەو ئەبوو فەدەک و ینی زۆرن تەبعاً کوردەکانی لای خۆشمان کاک سەرتیب بۆ چووکە ترسی ئەوان لە کوردستان هیچ گروپی چەکداری ئەوهانیە بەو شێوەیە پشتیوانی با بڵێن ئێران بکە بەڵام ڕەنگە لایەن هەبێت لە کوردستان لەسەر ئێران حساب بێت زۆر ڕوونە سەرتیب جەوهەر سپاس دەکەم کاک نیاز ئەخیر پرسیار ئەمەی کە هەیە من دێمەوە سووریا و ڕۆژاوای کوردستان پێچەکاتەوە بۆ ناوچەکانی ژێر کۆنتترۆڵی هەسەدە بڵێ پێم ینی جوگرافی سووریا کە کوردیش تێدا کارکتەرێکی ڕئیسیە وەکو پێشتر باسم کرد ینی ئەو کارکتەرانەی کە لەسەر ئەرز بوونیا هەیە ینی هەر گۆڕانکاریەک لەوێ ڕووبدا ینی کاریگەری هەردەبێ ینی هیچ ممکن نییە ینی لەو گۆڕانکاریانەی کە لە سووریا ئێستا ڕوودا بە بارۆس ناکەوتە ژێر ئەو کاریگەریە هەر لەبەرەوەشە دەبینین کە لە دوێنێەوە هێزەکانی سووریا دیموکراتی بە تەواوی لە منبجەوە توانیان ینی ناوچەی شابا و منبج و هەروە شابا و حەلەب بگەینەوە یەک یعنی ئەوە ئەو گۆڕانکاریە ینی خەریتەکەی گۆڕی ینی نەخشەی هەژبوونی هێزە جیاجیەکانی ناو سووریایی گۆڕی پێم وایە ئەگە هەر چەندە بەرەو پێش بچی ئەو گۆڕانکاریانە کوردیش بە هەمان شێوە چووە دەبێت ئەو ڕاستی بزانین کە کورد ئامادەترین هێزە لەسەر ساحەی سووریا یعنی ئەو گروپە تیرۆریستانە بە فەرمانەکانی دەوڵەتی تورکیا دێن و دەڕۆن هەرچی کورد بۆ خۆی خاوەن ئیرادەی خۆیتی ڕاستە تەنسیقی هەیە لەگەڵ ئەمریکەکان و دوێنێ و پێرێ لە حەقلی عومەر لە کۆبوونەوەیشی گشتیدا و تایبەتدا توانیان ینی گفتوگۆ بکەن لەسەر گۆڕانکاریە پێدەچێت لەوێ ئەو باسەکرا بێت کە ئەوان گەلی کورد لە حەلەب و لە ناوچەکانی شابا و منبجوانە بەتەنیا بەجێ نایڵن بۆیە ئەو جوڵەکرا پێدەچێت ینی هەم گلۆپی سەوزی ئەمریکی لەگەڵ بێ و هەم بۆ خۆشی ئەو هێزە بۆ خۆی ئامادەیە و هەر گۆڕانکاریشکە کە بێتن لەمە دووە پەیمانیە کورد دەستەوەستان بۆستێ چونکە پەیوەستە بە چارە نووسیەوە لە وەستاندا ینی زەرمەند دەبێت بەڵام لە جوڵەکردن و خۆسەپاندن لەو هاوچێشەی کە لە سووریا بڕێوەیە کە کاریگەری دەبێت لە هاوچێشەکەی هاوچێشە هەرێمیەکەی کە
کە نەتەنیاهۆ باسی دەکات کە نەتەنیاهۆ باسی گۆڕینی نەخشە دەکە لە ناوچەکە حتمما کورد بەشێکی سەرەکیە لەوە چونکە هێزی هەیە لەسەر ئەرز و دەتوانێت گۆڕانکاری بکە و کاریگەریشی دەبێت بۆیە پێم وانییە ینی کورد لە بارۆس ینی ئەوها ینی بێکاریگەر بێ یا مؤثر نەبێ ینی کاری تێدەکرێت کاری تێدەکرێت و کاری لەکاتن کاریگەریش دەبێتن دەتوانێتەوە بە کورتی وەڵام دەبوو زۆر ڕوونە کاک نیاز هێزەکانی هەسەدە تا چۆ ئەڕۆن ئەمڕۆ قسەیەکی بەرپرسی پێم وابێ پەیوەندیەکانی ئەنجومەنی سووریای دیموکرات بوو ئەڵێ ئێمە لە چوارچەوەی بەرگری لە خۆکردن بەرگری لە گەلەکەمان با بڵێن جوڵەی دیاری کراوەکەین و ناکەوی نەژێر کاریگەری هیچ با بڵێن پێشهاتێک و جوڵەیەکی دیکەوە ئەمە بەم معنایە وەرگرین بە واتایە وەرگرین کە کورد هێزەکانی سووریای دیموکرات کوێ پێویستی بە بەرگری بوو بەرگری کوردستانیانە بەرگری کوردستانی با بڵێن خەڵکانی کوردستانی تا ئەوێ ئەڕۆن بەڵام شوێنی دیکە نەخێر ئەوە بەجێ هێڵن بۆ ململانەکانی دیکەی نێوان ئەو لایەنانەی کە ململانیان هەیە بڵێ پێم وایە هەر دەبێ بۆ شێوەش بێ چونکە بەڕاستی پاراستی ڕەوا لە چوارچێوەی یاساکان و ڕێساکانی پاراستی ڕەوا ئەوەیە کە یعنی هێرشکردن دەبێ بۆ سەر ناوچەی ئەو ناوچانەی کە تەواجدی کوردی تێدا نیە پێشش بۆ ناکە چونکە بەڕاستی کە هەرچەندە جوگرافیەکەی ژێردەسەڵات گەورە بێتن ئەوەندە ینی شیمانەیەوە دەکرێت کە ناتوانێت خۆ بگرێتن لەبەرەوە ینی ئەو شوێنانێک کە پێویستن و گەلی کورد بانگەواز دەکا بۆ بپارێزرێ پێم وایە لەوێ بوونی دەبێتن پێم وایە تا ئێستاکەش بەو شێوە جوڵەی کردووە ئەوەی کە لە ناو خودی ینی حەلەب دەبێنرێ ئەو گەڕەکانە چەند گەڕەکێک کوردی تێدایە شەفی و شێخ مەقسوود بەڵام لە هەمان کاتدا سێ چار گەڕەشی دیکە هەیە ئەوانە دەکرێت وەکو ئەوانش لەژێر کۆنتترۆلی هێزەکانی یەپەگەدایە بۆ پاراستی ئەو خەڵکی کورد لەوێ و ئەو سیڤیلیان بە تایبەتی یا خەڵکێکی زۆر هەنای بردوتە بەرەو ناوچانە چونکە دەزانن ئەو هێزێک کە لەوێ هێزێکە شکست ناخۆ بەرامبەر ئەو گروپە تیرۆریستانە وەکو سوپای ڕژێمی تورکیا سووریا نییە کە بەرامبەر ئەو گروپە تیرۆریستان ڕوونە کاک نیاز جوڵەکانی کورد جوڵەکانی هەسەدە تەنها لەو چەند گەڕەکەی حەلەب و ڕاستیەکەی گەر قسەیەکیشم لەسەر فڕۆکەخانەی حەلەب بۆ بکەی قسەی جیاوازە کرێ زۆربیان ئەڵێن کەوتۆتە ژێر کۆنتترۆلی گروپە چەکدارەکانەوە بەڵام پێم وابێ پێش ئەوەی بینە بەرنامەکەەوە تۆ قسەیەکی دیکەت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاو کردبەوە ئەمە زانیاریە چۆن ئێستا فڕۆکەخانەی حەلەب لەژێر کۆنتترۆلی چیایە ئەمە یەک دوو وتم جوڵەی کورد جوڵەی هەسەدە تەنها لە حەلەب و لە چەند گەڕێکێکی دیاریکراوە بەیان پێ هەیە لە شوێنی دیکەش بە فرسەتی بزانێت جوڵەیەکی دیاریکراو بکە بڵێ بۆ مەسەلەی فرگەی حەلەب تەمان 6 ساعت پێش ئێستاکە تۆ ینی کە لەژێر کۆنتترۆلی یەپەگەدا بوو بەڵام هێرشی بەردەوامی لەسەر بوو ینی تەمان دەوڵەتی تورک ئەوە بەدەستکەوتێکی گەورە دادنێ بۆ کورد لەبەرەوە گروپە تیرۆریستەکانی هەندا بۆەوەی کە هێرشی بەردەوامی لەسەر ئێستاکەش هەرشەڕە ئێگە تەمەشای ماپی سووریا بکەی سووریا لایف تەمەشاکی دەبینی هورد و هێز ناو مەتارەکەدا ینی هورد و هێز بوونیان هەیە ناو فرگەکە و ئەوە بەنسبەت فرگەکە ینی شەڕی بەردەوامی تێدایە هەرچی بەنسبەت کە کورد کە کوردی لێ بۆ بەسران تەلحاصل و تەلعەران کە گەبەبیرمان بێت لە ساڵی 2013 ئێزیدەکانی تێدا بووە و لەوێدا ینی قاعیدە و ینی لەوێ کۆمەڵکوژێکی گەورەیان لێ ئەنجامدا و وەکو چۆن لە شانگال ئەنجامیاندا بە هەمان شێوە لە تەلحاصل و تەلعەران ئەنجامی ئێستاکە ئەوەش کەوتوتە ژێر دەسەڵاتی هەسەدە و هەر شوێنێک کە
کە کورد بانگەوازی بۆ بکە یا هەر گەلانی دیکەی کە پێکاتەی سووریا داوای هاوکاری بکاتن چونکە ئەگەر لە بیرمان بێ کاتێ دروزەکان لە ژێر فشاری دەوڵەتی سووریادا بوون گرتن و ینی داوایە لە گەلی دروست کرد ئەگەر پێویستان بە هاوکاری ئێمە دەتوانین هاوکاری بکەین بۆ شێوە دەکرێت بەڵام ئەگەر بۆ خۆی وەکو هەژمونگەرایی و بۆ داگیرکاری پێمانیە وە لە سوارچەوەی یاسا و ڕێسەکانی پاراستنی ڕەوا جێگە بگرێت. زۆر ڕوونە کاک نیاز ئەخیر پرسیار لە تۆکەم کاک سەرتیب جەوهەر بە جۆرێک لە ئەرێنی ڕاستیەکەی باست لە داهاتووی کورد لە ڕۆژاوای کوردستان کرد لە چوارچەوەی گۆڕانکاریەکان لە سووریا. تۆ پێم بڵێ ئانی ئەزمموی یەکەممان ئێمە وەکو کورد وەکو ڕۆژاوای کوردستان لەگەڵ کابینەکەی دۆناڵد ترەمپ زۆر باش نەبوو. ئەمە گۆڕاوە ئەم ئەرێنیە بۆ ئەم جارەی با بڵین سەرۆکاتی دۆناڵد ترەمپ هەر ئەمێنێ. من بۆ ئەم پرسیاراکەم بە دڵنیاییەوە دەستوخەتی ئەمریکا بۆ چارەسەرێکی دیاری کراو لە سووریا دەستوخەتێکی تۆخە بێ کاریگەری زۆری ئەبێ و دیاریشە ینی یارمەتیەکانی ئەمریکا بۆ گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان و جۆرێک لە پەیوەندی ئیتراوانە ڕوونن. لە ڕۆژانی یەکەمی دوای دەرچوونی ترامپ ترسێکی ترس هەبوو لە ڕۆژاوای کوردستان کە میدیای تورکیا زۆر بارودۆخێکی دەرونی خراپی دروست کرده بوو وایە ترامپ لەگەڵ هاتە سەر کاری دی دەست بە ڕێکەوتن دەکات لەگەڵ تورکیا بۆ کشانەوە. بەڵام بە دوای دیاریکردنی ئیدارەکەی و کەسانی نزیک لە خۆی لە وەزیری بەرگری دەخارجیە و ئەوانی کە پەیوەندیان بە ئیداری استراتیژی ئەمریکاوەیە دەرکەوت کە زۆربیان نزیک نین لە تورکیا و زۆرێک لە تێگەیشتنیشیان هەیە بۆ قەزیەی کوردی لە سووریا. ئەمە یەکەم. دووەم بوونی ئەمریکا ئێستا جیاوازە لەگەڵ سەردەمی ترامپ. ئێستا ئەمریکا هێزێکی کەمی لە سووریا هەیە تقریباً بە پێی کە باز دەکرد 900 بۆ 1000 سەربازێکی لەوێ کاتی خۆی زۆری هەبوو کشی کێشایەوە و مەصرفی ئەمریکا لە سووریا ئێستا کەمە و مەوزوعی ئیسرائیل لە ناوچەکە هاتوتە گۆڕم پێم وایە ئەمریکا بە ئاسانی دەستبەرداری سووریا نابێت جگەرەوەیکەوە ئەو گروپە تیرۆریستیانە ئەگەر بێت و گەشە بکەن بێگومان ئەمریکا ترسی زیاتری دەبێ و بە ئاسانی دەستبەرداری ڕۆژ ئاوا نابێ. ئەگەر بێت و سووریا گۆڕانکاری گەورە بەسەردابێ قەزم ئەوەیەکە ڕژێمی سووریا گۆڕانکاری بەسەردابێەوە دیمەشق دووبارە ئەپدێت بکرێتەوە و ڕژێمی ئەسەد نەمێنێ بە تاکید ئەمریکا پێویستی بۆ دەبێتەوە جێی قاچی لە سووریا وازح بێ و ئەو نەخشەی ئێستا لە سووریا هەیە کە کورد دەستی بەسەرداگرتووە یان ژێر چنجی کورددایە زۆربەی خاکەکە عەرەب نشینن و پێم وایە ئەو کۆنتترۆلی ئێستای کورد لەو ناوچانە سەقامگیرتر ناوچەکانی دیکە ڕەنگە ئیستحقاقی شەڕ بۆ کورد بکەوێ و جگە لەوەشکە کورد بۆ خۆی ملەتێکە مافی نییە لە سووریا و لە هیچ قانونیشی سووریادا باسی کورد ئەسڵەن نەکراوە بۆیە ینی لەبەرچاو دەگیرێت جگە لەوەی کە کورد هێزێکی دڕا و توانای بەرەنگاری هەیە لەوێ و پەیوەندێکی لە مێژنەی لەگەڵ ئیداری ئەمریکا دروست کردووەکە نزیکەی 10 بۆ 12 ساڵ دەبێت پێم وایە شتێکی بەردەکەوێ. بەڵام ڕوونە وڵا کاک سەرتیب ڕاستیەکەی یەک پرسی دیکەش بەلامەوە گرنگە جگە لەوەی کە با بڵێن هێزەکانی سووریای دیموکرات ئیتر کۆمەڵێک ناوچەیان لە ژێردەستایە و بەڕێوەیە بن و گلەیشیان لەسەر نییە بە دڵنیاییەوە وەوتت ئیستحقاقی شەڕ ئەی چی لەبارەی ئیستحقاقی خاکەوە وەریەگرینەوە یان نا مەبەستم ئەفرین و چەند ناوچەیەکی دیکەی داگیرکراوە لەلایەن تورکیا و گروپە چەکدارەکانەوە بە کورتی گرفتی کورد لە سووریا گرفتی مەسلەی جۆغرافی زۆر گەورەی هەیە خەڵک ئەوە نازانێت ئەو ناوچانێک کە زۆربەی کوردنشینن عەرەبێکی زۆری لێ هەیە ڕاستە کورد دەکەوێتە سەر ناوچە سنووریەکان جگە لە حەسەکە مەسلەی ئافرین و سەرەکانی تاگرسپی سەرەکانی تاگرسپی ڕاستە ناوەکان کوردین بەڵام لە مێژە تعریب کراونە کوردی لێ نییە ڕاستێکی ئەو ئێستا تورکیا داگیری کردووە ئەوە دەکەوێتە چوارچێوەی ڕێککەوتنێکی گشتگیری نێودەوڵەتی سەبارەت بە سووریا و بە ئەکید بە دڵنیاییەوە تورکیا پشتی دەبێت لەو ڕێککەوتنە نابێ ئێمە دڵی خۆمان خۆش بکەین بڵێن دوای هاتنە سەرکاری ترامپ ئیتر دەبێتە شامی شەریف و تورکیا لە سووریا دەکشێتەوە یان دوای ڕێککەوتنی نێودەوڵەتی تورکیا لە سووریا دەکشێتەوە ئەمە پێویستی بە وەختە و دەبێت چاوەڕێ ئەوەش بکەین کە تورکیا ڕۆژێک لە ڕۆژان لەو ناوچەیە دەکشێتەوە.
ڕوونا من ئەخیر پرسیارەکەم کاک نیاز زۆر بە کورتی وەڵامم بیتەوە دەستوخەتی کوردی لە ئایندەی سووریایە دەستوخەتێکی بەهێز بە قووەت تۆخە بێ چۆنەی بینی تۆ ئەو ئایندەیە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان بە کورتی سپاس دەکەم. بەڵێ خۆی کورد ینی حزورێکی جوگرافی هێز و سیاست و بەڕێوەبردننی هەیە ینی دەکرێت ینی ئەو مۆدلێک ئێستا کە لە ڕۆژاوای کوردستان هەیە ئەو مۆدلە مۆدلێکی مۆدرێنە و دەکرێت لەگەڵ دنیای مۆدرێن بگونجێ ئەگەر بەراورد بکەی بە ڕژێمەی کە لە دیمەشق کە لە بەشار ئەسەد هەیەی وە لە هەروەها ئەو گروپە تیرۆریستانەی کە لە ئیدلیب هەنە ئەو ئێستا کەش لە حەلەبن بەڕاستی ینی جێگای بەراورد نییە لەگەڵ دنیای مۆدرێن و لەگەڵ دنیای سەرمایه‌داریش یعنی ناکرێتن ئەو دوو هێزە پاشبەڕۆ و کۆنەپەرست و شۆڤینیە و هەروەها تیرۆریستی کە لە ئیدلیب و لە حەلەب هەیە بۆیە لە ئایندەدا ینی کورد ینی دەستوخەتی وەکو بەڕێستان باستان کرد زۆر تۆخ دەبێ و لە دانانەوەی یاخود سەر لە نوێ داڕشتنەوەی ڕژێمی داهاتووی سووریا کە بە جۆرەی ئەو بڕیاری ئەنجومەنی ئاسایش کە پێویست دەکاتن هەڵبژاردن یعنی ئەوانە هەموو ئەومان پێ دەڵێ کە کورد بۆ خۆی ئێستاکە دەژبینین لەسەر ئەرزیش یعنی ئەو گۆڕانکاری کە دەوڵەتی تورک دەستی پێکرد یعنی بە هێرشی بۆ سەر حەلەب کورد توانی دیسانەویش وەڵامی هەبێ بەرسەری هەبێ و کاردانەوەی هەبێ وەکو پێشتر باسمان کرد چەندە گۆڕانکاریەکان کاردانەوە لەسەر بارۆز دەبێ ئەوە دەش بارۆسی دەتوانێت کاردانەوەی هەبێ هێزی زیندوو ئەوەی بۆیە هێزێکی زیندووە و دەکرێتن وەکو کاکسەتی بیش باسی کرد هێنی ئایندەکەی ئایندەیەکی باش دەبێتن وەکو تەوەقع دەکرێت. زۆر باشە هەردوو نووسەر و شرۆڤەکاری سیاسی نیاز حامید لە تۆرنتۆی کەنەداوە سەرتیب جەوهەر لە هەولێرەوە سوپاس بۆ هەردووکتان دەستان خۆش بێ. سوپاس بۆ سەرنجیەوە.